ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت و ئێمە بەردەوامین وەکو ئاماژەم پێکرد کە تەوەری سۆدیۆمان ماوە جا لە چەند ڕۆژی ڕابردووەوە لە هەواڵەکانی دیکە ئاماژەمان بەوە کرد کێکێک لەو هونەرمەندانەی کە هەمانەوە دەنگێکی زۆر جوان و خۆشی هەیە نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردێتەوە کە ئەویش میر ئەسکەندەرە نوێترین بەرهەمی خۆی بە ناوی بیرچوومەوە بڵاو کردێتەوە جا هەندێک دەنگ هەیە هەندێک هونەرمەند هەیە کاتێک گۆرانی بڵاوەکەنەوە ڕاستەوخۆ دەنگ و هەستیان بەدڵی گوێگرانیانەگا جامیر ئەسکەندریشێکێکە لەو هونەرمەندانەی کە بە دەنگە جوان و خۆشەکەی ڕاستەوخۆ ئەو هەست و سۆز و جوانیە ئەگەیەنێت بەدڵی گوێگرانی بێگومان جا ئەمڕۆ کاگمیر لەگەڵمانایە کاگمیر بە خێربی بۆ سودی کورسان مەگەزین و بڵاوکردنەوەی ئەم بەرهەمەنوێت پیرۆز بێت زۆر سپاس دەکەم ساخانگیان سەرەتا زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم هەمیشە هەر سەرکەوتوو بن کەناڵە جوانە کوردی ڕەسەنەکە بەهیوای سەرکەوتن بۆ ئێوە و تەواوی ستافەکەش زۆر سپاس بۆ وشە جوانەکانت جا ڕاستەخۆ یەکسەر پرسیاری قورس دەست پێ یەکەم با بەمە دەست پێ بکەم ئەڵێ لێت کەم ئەبێت بە نامەیە کە بڵێ بیری دەنگم کردووی ئەمە چێوە ئەو گۆرانێ و بێوتەوە کێ چۆن؟ ئەمە چی و گۆرانێ و بۆتەوە؟ کێ گۆرانیان بۆتەوە؟ وڵای کەسێکی دیاریکراو نییە کەسێکی دیاریکراونە یعنی هەر ئەوەی کە خاوەنی تێکسەکە کەواتە با ئەکسەر سەر باسی تێکست و میلۆدی بەرهەمەکە تێکسەکە هیچەیە و میلۆدەکە هیچەیە تێکستەکە هی کاک مازیارە کاک مازیار باشە میلۆدەکەشی هی کاک شێروین بوو شێروین موسایی و میلۆدیەکە هەروکوتمی ئەو بوو میکس و ماستەریش لەلایەن کاک محەممەد TVM کاک محەممەد ئەو ئیشەکانی بۆ کرد و دەرهێنانی ڤیددیو کلیپەکەشی لەلایەن کاک ناسر حەیدەریەوە بوو هەریشەکەی پێشوشم هەر ئەو کردبوویت ئیتر بەرهەمەکە بەم شێوازە بوو زۆر باشەکەواتە و قسەیە ڕاز نییە کە ئەڵێن شەرت یعنی ئەبێ هونەرمەندێک کە گۆرانێک بڵاوەکاتەوە ڕێک ئەمە بۆ خۆی بە یاخودەوە تا ناخەر کاتێکە گۆرانێک بڵاوەکەیتەوە تەنها بۆ هەوادارانی خۆتی بڵاوەکەیت بۆ شێوەیە بەڵامی تر تۆزێک خۆشە تێکستەکە و نووسیبێ احساسی تر و خۆشترە بێ یعنی ئەو تێکستانەی کە تۆوەری ئەگری لە خۆتۆ نزیک نین بە هیچ جۆرێک حتمما ئەگەر تۆزێک نزیک نەبێت ناتوانانی نزیکێکی هەیە بەڵامی تر سایاسە نییە زۆر باشەکەواتە کاگمیر گفتوگوی زیاترەکەین و پرسیاری تریش لە یەکەم بەڵام لە ئێستاە لەگەڵ بینەران گوێ لە بەرهەمی بیرچوومەوەگرین هەستەکەم هەر هیچ نەبێ بڵێ ئەرێ ماوی مردووی چۆنەوە بیرچوومەوە چۆنەوە کەڵبوومەوە چۆنە دوایی ئەو هەموو عیشقە وا دەست نابڕوومەوە چۆنەوە بیرچوومەوە چۆنەوە کەڵبوومەوە چۆنە دوایی ئەو هەموو عیشقە وا دەست نابڕوومەوە ناوی تۆوە پێ بگە بەشی دە ساڵ سەبووری بەدڵمەدا گەر پێت وایە یەکەم نامە بە جۆرێ لەسەر تەکەوێ ئەو گەورەیە دانێ بۆ خۆم نامەیەکە نێرم دەنگە خۆش بێ کاگمیر جا من حەزەکەم پێش هەموو شتە باسی شتێ بکەم ئەمڕۆ من و خاتوکەنار مشکمان زۆر کۆنێکتە دوو پرسیاری پێوتم هەردوو پرسیارەکەم لەو کاتەوە پرسیارە لێ بکەم ئەو پرسیاری ئێساش هەر بە هەمان شێوە زامەوەیەکە لە مشکمان هەستە چۆن بوو کە ئێستا لە نێو سودی کورسات مەگەزینە گەورە دەنگی خۆ بۆ بینەری کارەکەی خۆبووی
ئەستێکی خۆشەوە ڕاستی کەیشەکانی خۆتە بینیتەوانێ و بەدڵی ئەو کەسانەیە کە ینی پێشنیاریان بۆکە یا بۆ نەکە بڵاو بێتەوە بەدڵی گوێگرەکانتە هەستێکی زۆر خۆشە. باشە کاگمیر تۆ دوای 3 ساڵ لە بڵاوکردنەوەی بەرهەمی دڵنیا بە گەڕایتەوە بە بڵاوکردنەوەی بەرهەمی بیرچوومە. باشە بۆچی جیاوازی ئەم هەموو ساڵە هۆکارەکەی چی بوو لەگەڵەوەیکەوە بەرهەمە و سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێناوە زۆر چۆ ناو خەڵکەوە لەگەڵ هونەرمەند هەردی سەلامی بۆ بەرهەمە دووتەوە. بەڵێ هۆکارەکەی هەنێک بۆ واگەڕێتەوە بەبوونی مەشغەڵەت و ئیش و کار و یەک دوو جاریش ئیشی ترم هەر کرد بەڵام هەڵم گرت لای خۆم هەر بڵاوم نەکرد ئێستاش ماوەیانی بەسەر لای خۆمە. یەکدوانی کیانم وکو تیزەرێک دانا لە ئەکاونتەکەی خۆمە بەڵام وکو بڵاوکردنەوە هێشتا بڵاوم نەکردونەوە تا ئێستا بەڵام لە ماوەی داهاتووە ڕەنگە ئەوانیش هەنێک ئیدیت و دەستکاریکردنی بوێت بۆ کاتە ئەوە لام جوان بووە ئێستا گۆڕانکاری تیا بکەم و بڵاویشی بکەم و ئەوانیش. زۆر باشە کاتێک کە بەرهەمێک بڵاوکەیتەوە بێگومان ئەبێت جیاوازەیەکی هەبێ لەگەڵ بەرهەمەکەی ڕابردووتە. جیاوازی ئەم بەرهەمەت لەگەڵ بەرهەمی دڵنیا باچی ئەبێت هیچ گۆڕانکاریەکەت لە بەرهەمەکانی خۆتا کردووە یاخود لەگەڵ ئەوەشە کام بەرهەمەیان زۆر بەلاوە تایبەتە. بەرهەمی دڵنیا بە ئەو کات کە بڵاومان کردەوە هەستمە کرد لە دوای ئەوانەیتر ناتوان بەرهەمی کە بکەم چونکە ڕاستی زۆر ئاستێکی بەرز و ئاستێکی جوانی هەبوو هەم تێکست هەم میلۆدی هەم بەوەی کە کاکەردی سەلامیش لە کۆتایی گۆرانیەکەیە بەشدار بوو لەگەڵما ئیشێکی زۆر جوان بوو لەلای خۆم و زۆریش دەنگانەوەی هەبوو بەڕاستی قورس بوو دوای ئەوە بتوانم ئیشێک دۆزمەوانێ لەو بەرزتر بێت و لەو کۆڵیتی پەڕێنێ دڵنیا بە هەرچەنە بیرچوومەوەش کارێکی جوان بوو یانی بەلایەوە زۆر بەڵام بەڕای خۆم هێشتا دڵنیا بەلام شیرینترە. کەواتە چەند گرنگە بۆ هونەرمەند ئەو بەرهەمەی کە ئێستا پێشکەشیەکات لە بەرهەمی پێشووی زۆر باشتر بێت. زۆر گرنگە من یەکێکم لەوانەی کە حەز ئەەکەم ئیشی داهاتوم لەمەی ئێستا و دڵنیا بەر زۆر باشتر بێت. کەواتە خۆت هەستەکەی و سەرکەوتنە تۆمارەکەیت بۆ ئەم بەرهەمەیانت هەوڵێم هەر لە هەوڵان. بەرهەمی دیکەشت ئامادا بێ بگومان لە داهاتوە. ئەکید دوو بەرهەمی کەی بڵاوەکەی توانین بزانین کەی بڵاوەکەی ئەویشان بە زووی بڵاوەکەم هەر هەوڵم ماوە لەم مانگە یا مانگی داهاتوو بەس نامێت زۆر بەرچاو بووم میتریس حاجبم وردەوردە دوو مانگ فەرقیان هەبێ بینەکەی. زۆر باشە کاگمیر بە دەنگی کامە هونەرمەند زۆر سەرسامیت و حەزەکەی بەرهەمی ئەومان پێشکەشکەی. من وەڵاو هونەرمەندان گوێ لە هەموو یەکگرم من چیم پێوتی نەبوت خاتکەنار چێڵە من نووسیمە ئەو چی نووسراوە کاگمیر ئەوە هەر بۆ بەڵگە ڕێک هەماشتە دڵتان پاکە تەبان بە هونەرمەندان هەمیان سەرسامانی گوێ لە هەموو کەسێکەگرم کامەی بەدڵم بێ و کامەی و کۆڵی ڕام کێشێ بۆ خۆی هەم میلۆدیەکەی بێ هەم تێکستەکەی بێ گوێی لێگرم من گرنگ نییە بەلامەوە هەر هونەرمەندێک بێ. گۆرانیە کە زۆر تایبەت بێت لە لای خۆت و زۆر بیڵیتەوە هیچیە هونەرمەندێکی دیاریکراوە بەڕاستی بەڵامی تر گوێ لە کاگڕۆژ کەریمەگرم گوێ لە کاکەش دەروەبی هونەرمەند زەکەریا زۆر باش گوێ لەوانە ئاگرم زۆر باش کەواتە ئێستا تێ لێرۆ چیمان پێشکەشکەی گۆرانی یەکێک لە هونەرمەندانە پێشکەشکەم پێشەوەی بەم گوێم لە ڕۆژکەری مەگر حەزەکەی هونەرمەند ڕۆژکەری فەرموو چیمان خۆشە بێ فەرموو. چاوەکەم چاوم لێت بوو لەژێر چاو سەیرێ دەکردم چاوەکەم چاوم لێت بوو بەرەو دنیای خۆتە بردم چاوەکەم سوێن بە مەستی ئەم چاوانە باشقیشەم بۆ دێوانە تاکو ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە سوێن بە مەستی ئەم چاوانە باشقیشەم بۆ دێوانە تاکو ئێستا کەس وەکو تۆ دڵی نەکردوم بە نیشانە. دەنگە خۆش بێ کاگمیر زۆر سپاس دەکەین جا دیقەتی شتێکمێ لە کاتی گۆرانی وتنا دەستە بۆ ئاوا لێ کرد
هۆکارێکی چییە؟ پیانۆ یەکسەر تەرکیزە بێتەوە پیانۆکە لە بەردەسەر بەڵێ پیانۆکە بە هەوایی ئەژانێتەوە بە هەوایی لەگەڵمە دەستە خۆش بێ کاگمیر دووبارە بەخێر بێ بۆ ئێرە و یەک پرسیاری دیکەم ماوە ئایا تا چەند گرنگە هونەرمەند لەگەڵەوەی کە گۆرانی ئەڵەت وە لە هەمان کاتیشە ژەنیاریش بێت خۆیت تا ژەنیار بیت باشترێکە و ئالەتێک هەروەی بزانیت یانی ئەوەی کاوێ بە هونەرمەند و ئەوەی هەڵبژاردۆ کە بێتە ناو هونەرەوە باشترێکە کە ژەنیار بێت و یەکێک لە ئالەتی مۆسیقاکان بزانێت. زۆر باشە کاگمیر دووبارە بەخێر بێ بۆ ئێرە زۆر زۆر خۆشحاڵ بووین بە هیوای سەرکەوتنی زیاتر و بەرهەمی زۆر جوانتر زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن بۆ ئێوەش زۆر سپاس.